بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمبوونەوەی هاوکاریەکانی ڕێکخراوەنە و دەوڵەتەکان بەهۆی هەڵگرسانی جەنگی رووسیا و ئۆکرانیا دۆخی ژیانی ئاوارە و پەنابەرەکانی هەرێمی کوردستان لە کەشێکی دژواردایە. بەپێی ئامارێکی فەرمی لە کۆی تەواوی ئاوارە و پەنابەرەکانی هەرێمی کوردستان تەنها لە 10% بۆ 12 لە نێو کەمپەکاندا ژیان بەسەردەبەن و ئەوەی دیکە ڕویان لە ناوەندی شارەکان کردووە و ژیانی نێو چادرەکانیان جێهێشتووە. وڵا ئێرە زۆر گەرمە، ئەزانی کەهرەبا هەموو بە پارایە مۆلت بە پارای وەتەنی نایە، کەمە وەتەنیایە، عین 2 ساعات 3 ساعات هەر بەشی ناکە، لازم ئیشێکی و پارەی مۆلت بدی، پارەی مۆلت زۆر گرانە بخۆ. زۆر وێرە گەرمە و کەهرەبا وەتەنی ناباشە، هەموو وەلەدا هەر سەرێ مانگا 20,000 دن 30,000 دن. باشە ئاوە باشە. پلەی گەرما لە کەمپەکە زۆر بەرزە، بە تایبەت لە مانگەکانی 6 و 7 و 8 کە ئێستا تێیداین. کارەبا زۆر پێویستە، بەڵام کەمە و لەبری ئەوە مۆلیدەمان هەیە، هاوکاریەکان وەک پێویست نین. حکوومەتی عێراق ساڵێکە موچەی بڕیوین، 3 مانگ جارێکیش بەشە خۆراکمان پێدەدات. کەمی کارەبای نیشتیمانی و نەگونجاوی خێمەکان و کەمی و کۆنی ئامێرەکانی فێنەکردنەوە و قیرتاو نەکردنی بەشێک لە کۆڵانەکان و نزیکی ئاوەڕۆی خێمەکە لە دانیشتوانەکەی لە گرنگترین کێشەکانی کەمپی ئاشتین لە ناحیەی ئاربەت. لە ڕووی دابشکردنی خۆراکی شەوەزایەتی کۆچکۆزوەرانی عێراقی مانگانە سەبەتەی خۆراک و سەبەتەیەک پاکەرەوەیان بەسترە دابەشەکات. بەتاکی دێنە لامان بۆ لای گەرماوە دۆخی ناو خێمەکانیش گەرمە، بەڵام سواز بەخوای گەورەکە لە پێشترە موبەڕیدا بۆ سەرجەم خێزانەکان دابەش کراوە و ڕۆژانەش 20 دقه تا 25 دقه ئاویان بۆ دابینەکەین ئێمە و کارەبای بەردەوامیشان هەیە ڕئیسی و مۆلەری ئەهلی. کەمپی ئاشتی 1722 خێزانی تێدایە کە ژماری ئەندامەکانیان دەکاتە 8377 کەس. زۆربەی دانیشتوانەکەی ئاواری ناوەڕاستی عێراق و لە پاشان ئاوارەی ئێزیدین. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی ئاربەتی سەر بە پارێزگای سلێمانی.